درباره و مجاره پیزبونا جنگه کرکوکه و هاوتنا پاشماوین قربانی کرنه جعال هاولاتیان و هاوتنا وان لسر جادهان که دبیت باندورا که خراب لسر هاولاتیان دند کردن که خدای مزنجی يعني آماجه پیدکتن دقیقه شرعی داده بیجتن که لا ضرر ولا ضرار از باورم فرموده پیغمبریه صلوات خدا لسر بن دما تو خیره که دکی دویتن خیره ببشیوه لیکن دما تو ضرر دکی ضرر دگهینی خلقی دیکشی درباره وی که ما میوانه که برس هلو علی چالکوان جنگهی که ل کرکوکه دگل میا برس هلو او کاتت باش پیش به ملای برستان راپورت کبو سبارت به پیزبونی جنگی کرکوک و فریدانی پاشماوی قربانیان و آجالانه که دکرین قربانی به شکل دیمنکان براستی لفیلمی رعب دشون یعنی هوکارکه بو هوکارکه حولاتیانن نبونی آستی هوشیاریه یا خود فراموش کردنی ام شوینه للیان حکومت و شاروانیه و بله سپاس طبعا هردو لا برپرسن يعني حكومة بربسها لسر بشك وهاولات شهروها بشك لترابورتاك قصيكي جواني وت النظافة من الإيمان طبعا حيوان سر برين قرباني كردني شكل الشعائري أين الإسلام اشتهي باشا طبعا ويوا قربانيك أي خيرك دسكويت وسودك أجنبي بكمالجاكي وهروها تو أماجد بشتكي جوان كرد بهماشي وكتو سود جانا دكاسيا بيسكس آية لبرانبركي تو ئاگات لەوە بوو کە تۆ زەرر ئەگەری بە هەموو کۆمەڵگاکە چونکە تۆ لێرەیە ینی ڕاستە پێشش کەسێک ئیسفادی کردیان دە کەسی ئیسفادی کرد بەڵام ئەگەر ڕێنمایە تەندروستەکە نەگریتە بەر زەرر بە هەموو کۆمەڵگا ئەگەینی واتە تۆ ئیسفادت نەکرد نە لە ڕووی ئەوە کە ینی یارمەتی فەقیرێکت داوە نە خێرەکەشت بەرەکەوێت اینجا ئەبێ زۆر وریابین و لێرەیە کۆمەڵێشت هەیە ینی ئەبێ بەرپرسیان بڵین ئەبێ وەکو ڕێنمایی بگرێتە بەر یەکەم شت لە هێنانی ئاژەڵەکە بۆ ناو شار ینی ئەوش ئاژەڵانە کە دێت هیچی پشکنینی بۆ ناکرێت یعنی حکوومەت ئەبێت هەستێ بە پشکنینی و هەروە هاوڵاتی خۆیشی نەیکڕێت ینی ئەو ئاژەڵانە نەکرێت پێشەوەی پشکنین بکرێت ئەمە شتێک پاشان لە سەربڕین لەسەر جادەکان زۆر کێشەیە تەمان بە شێوەیەکی ناحەزاری و شێوەیەکی ناگونجاو بە هەڕەمەکی سەرە بڕێت ئەو پاشماوەیە کە دەرەچێت ئەبێتە هۆکاری چەنەها نەخۆشی و اینجا دێنە سەر قۆناغێکی تر ئەو خەڵکە کە دابەشێکات بە شێوەیەکی ینی ناگونجاو دابەش ئەکرێت و دوای ئەوە ئەگاتە قۆناغی ئەوەی پاشماوەکەی چی ئەکەین طبعا ئەو پاشماوەیە ئەتوانین زۆر ئیسوودی لێ ببینین طبعا ئێمە لە وەکو لە ژینگەیە مەسەڵەن ئێمە لە کۆکارە هەوڵە دەین شتەکەم بکەین نەرجەی خۆی ئێمە ئەتوانین ئەو پاشماوەیە بکرێ بە پێین بە ئەو پێستەیە کە ماوەتەوە ئەتوانین سوودی لێ ببینین بەڵام ئەم قۆناغانە هیچی ناگرێتە بەر ئەگەر بێت حکوومەت بە پێویست کار دەکات هاوڵاتی ئەبێ خۆی هوشیار بێت ئەبێ ئەوەن ئاگەی لێ بێ کە ئەم ئیشە چۆن ئەکات کە تۆ ئەتەوێ خێرێکت دەستکەوێت بە بەرامبەرەکەی ئەبێ بزانین چی ئەکات کاکەڵۆ ینی کێشەی کۆبوونەوەی زبل و خاشاک و ئەم کێشەی لە راپۆرتەکەی هاوکارمان بینیمان نوێ نییە بۆ کەرکووک چەند ساڵێک ئەم کێشەیە بەردەوامە ئەوەی کە نوێ ئێستا ینی مەترسیەکانی تای خوێن بەربوون هەیە وەکو چالاکوانێکی ژینگەی ئەگەر پێمان بڵێ دێوە لە کەرکووک کاریگەریەکەیتان بینی و ئەم زبڵا بە تایبەت ئەو پاشماوەی ئاژەڵانە کە کۆ دەبنەوە لەسەر شەقامەکان لەو گەڕەکانە هەیە بووەتە هۆی زیادبوونی نەخۆشیە گواسراوەکان لە نێو کەرکووکە ئێوە هەست بەوە دەکەن؟ بێگومان ینی تەنانەت کە بە جادەکانە ئەڕۆی لەم دووسێ ڕۆژەیە بۆن ئەو بۆنە تەحمل ناکرێت ینی ناتوانیت ئەوەنە بێتامۆنەی ئیزعاجە ینی ئێمە تەنها بەس خۆڵ و خاشاک نییە ئێمە لە کەرکووکە کۆمەڵێک کەمپەنیمان هەیە دووکەڵێکی زۆرەکە بە ئاسمانە ژینگەی کەرکووک داری کەمە ئەمانە هەمووی لەگەڵ ئەو خۆڵ و خاشەکە کە کۆ ئەبێتەوە بە تایبەتی پاشماوەی ئاژەڵ ینی ئەمە بە شتێکی ئاسانی ناڕوات ئێمە کێشەی پلاستیکمانەیەوە ئێستا حالیان ئەم نەخۆشیە ئەم پاشماوی ئاژەڵانە ماوەتەوە ئەبێتە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشی یەکجاری خۆت ئاماژەت پێکرد بەربوونی بەربوونی خوێن تای بەربوونی خوێن ئەمە خەڵکی ئاگای لێ نییە تەمان لە راپۆرتەکەی وتی شتیوا بڵاو نەبووتەوە تەمان ئەو کەسێ قسە ئەکات زانیاری لانیە ئیتر لەوانەیە بەنیەتی خۆی بەنیەتێکی پاک قسەکات بەڵام ئەبێت ئیجرایی قانونی وەسەحی بگرێتە بەر بەڵکو ئەم شتانە لە کەرکووکە نەمێنێت
زۆر باشە کاکەڵ و بەرپرسانی حکوومەت یاریمی کوردستان دەڵێن کە لە 2017ەوە غەدر لە کەرکۆک دەکرێتن بەهۆی ئەو دەسەڵاتە خۆسەپێنەی کە هاتووتە سەر دەسەڵات لە کەرکۆک باشە ئێوە وەکو چالاکوانی مەدەنی وەکو هاوڵاتیان بۆ فشارێک لەسەر دەسەڵات دروست نەکەن بۆ ئەوەی کە ئەم زوبل و خاشاکە ئیتر کۆ بکرێتەوە ژینگەی کەرکۆک بپارێزرێتن خۆ کەرکۆک دەوڵەمەندە لە هەموو ڕۆیەکەوە دەوڵەمەندە بودجەیەکی باشی بۆ دێتن ساڵانە ژێرەوەی هەمووی زێری ڕەشە ئەنی هیچ کێشەیەکی نییە بەڵام بۆ ئێوە وەکو چالاکوانی مەدەنی وەکو ڕۆژنامە نووسان وەکو هاوڵاتیان هۆشیار ناکەنەوە تێناگەێنن بە خۆپێشاندانی هێمنان نەبێتن بە چالاکی جۆر بە جۆربی بۆ ئەوەی فشارێک لەسەر ئەو دەسەڵاتە خۆجەی خۆسەپێنەیە دروست بکرێتن ئیتر ژیانی ئەم هاوڵاتیانە گرنگە ڕاست بە حقت کەرکووک بە هەموو حکوومەتەکانە ینی عزیزی خواردوە شقڵکەکەی یعنی زوڵمی لێ کراوە هەنێک کشتی سەرەکی هەیە طبعا ژینگە بەشێکی سەرەکیە ئەگەر ژینگە نەبێت ژیان نامێنێت ینی تەنانەت چەندەها شوێن هەیە تووشی تەسەحورە بێ خەڵک بەجێ هێڵێت ئەمە هەموو حکوومەتەکان تقریبان ئەم کێشەمان هەبووە لەگەڵی و ئێمە لە کۆکارە یعنی بە شێوەیەکی ناڕاستە خۆ زەخت لەلایەنەکانەکە کە ئیشکە کە کتابە بۆ ئەەکەین بە فەرمی ئامادەی داریان بدەینە و هەروەها جاروەهەیە ئیشی حکوومەت ئێمە هەڵەسین پێی بەڵکو وەکوونەوە زەختێک دروستکەنە سەر حکوومەت مەسن دارەکان ئێمە ئەیانچینی و هەروە پێماوتون ئێمە ئامادەین دارەکان شتان بدەنێ بەڵام ئێوە بەس ئەوەنە ئاوی بدەن ئێمە ئامادەی خەڵکی هوشیارکەینەوە بەڵکو ئێوە بەڵام ئێوە ئەتوانن بەردەوام بن لەگەڵی بەڵام ئەوی لە کۆکارە مەسەن توانیمانە کردومانە لەم 4-5 ساڵی ڕابردووە نزیکەی زیاتر لە 100,000 دارمان چاندووە ئەمە شێوە هوشیارکردنەوەی خەڵکە و هەروەها زەختێکە لە حکوومەت بە شێوەیەکی ناڕاستەوخۆ زۆر باشە کاک هەڵۆ ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم ئێوە هیچ ئامارێکتان لە بزانن ڕۆژانە چەند تۆم زبل و خاشاک هەیە لە کەرکووک و چەنی ڕیسایکل دەکرێتەوە و چەنی هەروە لەسەر شەقامەکان و گەڕەکەکان دەمێنێتەوە وڵی هیچێک لە کێشەکان ئێمە ینی بەعام لە کەرکووکە وانە پشیوە خراوە ئامار نییە ینی ئامارم لا نییە بە حقت من و کێشەی ریسایکلینگمانێ بە هیچ شێوەیەک ریسایکلینگ ناکرێت تەنها کارتۆن نەبێت یان نەنێ دەبە نەبێت ئەوەی خەڵکی خۆی کوێکاتەوە وەڵکو بیفرۆشێت بەڵام ریسایکلینگ بە هیچ شێوەیەکە لە کەرکووک نییە تەنانەت شوێنی تەمر هەیە بڵین شاردنەوەی زبڵەکە نیمانێمە ئەبین لە دەوروبەری دەواازەی شاری کەرکووک لەو دەوروبەرە لە دەرەوە بەتاڵەکرێت زۆر سپاس دەکەین بەڕێز هەڵۆ عەلی چالاکوانی ژینگەی لە کەرکووکەوە میوانی کوردستان 24 بووی دەست خۆش